بۆیە ئێمە میوانداری بەشدار عوسمانمان کردو بە ڕێزیان پسپۆڕی بەخێوکردنی ماسی و خاوەنی پرۆژەیەکیشن لە تەختەق. کاک بەشدار سڵاوت لە بێدەم کاتت باش. با ئەم مژدەیە بە ماسی خۆرەکان بینەوانی حەزیان لێ تاکەم سعرە ئاوا هەرزانە بێت. سڵاوی خوا لە ئێوەش بێت، هەموو کاتێکتان هەر شاد بێ و خۆشی بێت. واللهی دەکەوێتەوە سەر تەڵەبی بازار و دەکەوێتەوە سەر کۆمەڵێک بابەت کە یعنی پەیوەست نییە بە یەکلایەن. بۆ نمونە لە بابەتی ئەوەی کە تاکەی سعرەوها دەبێت، ئێمە کۆمەڵێک هۆکارمان یەکێ لە هۆکارانە داخلکردنی ماسی ئێرانی بۆ بەخواری عێراق. هەندێک کات تەسیری 100% لەسەر نرخی ماسی هەیە. لەبەرەوەی ئەو نرخ دابەزینی ئێستا لەبەرەوە نییە کە ماسیمان زۆرە و تەڵەبمان کەمە، لەبەرەوەیە کە ماسێکی زۆر داخلی بەغدا دەکرێت کە سعری سەرەکی لە بەغداوە دەتوانین بڵێن دیاریکە. لای خۆمان کاریگەریەکی کەمی هەیە، لەبەرەوەی لای خۆمان هەم پرۆژەکانمان شکر زۆرە و هەمش تەڵەبمان بەشی خۆمان هەیە، بەڵام ئەو ماسی ئێمە زۆربەی کات لە حەدی تەڵەبی خۆمان دەرەچێت بۆ خوار و عێراقی نێرین. ئەوەش کە لە خوارێ تەڵەب لەسەری زیاد بوو سعر بەرزە بێتەوە، بەڵام لە ئێستاە لەبەرەوەی ماسی ئێرانی داخل دەکرێت تەڵەبی بەغدا کەمە بۆ خۆمان، لەبەرەوە سعرەکەی جارێ بەو شێوەیە. باشە کاک بەشدار، ئەو ماسی کە ئێستا هەیە بە چه سعرێگەی فرۆشن؟ زەرەر نابێت بۆ خاوەن پرۆژەکان؟ واللهی وەک زەرت دەکەوێتەوە سەر پرۆژە بۆ پرۆژە فەرقەکان. ئەو پرۆژانەی کە بەشێک لە ماسیەکانیان تیا چۆیان نەخۆش کەوتووە بەو سعرەی ئێستا بە تاکید لە زەرەدان، بەڵام ئەو پرۆژانی کە ماسیەکانیان هیچ تووشی مردن نەبووە، هەموو ماسیەکانیان دەرچووە بۆ سعرەی ئێستا دەتوانین بڵین زەرد نییە، بەڵام لە جۆر ئەو ترسە زۆرەی بۆ ینی بابەتەکە هەیە ناکە قازانجێکی وا، لەبەرەوەی تەمەشا بکەین. باشە تێچووی بەرهەمهێنانی کیلۆیەک ماسی چەنە؟ ئەو پرۆژەی ماسی لە پرۆژە بۆ پرۆژە فەرق دەکات. وەک باسم کرد لە پرۆژە هەیە ئەتا 2750 کولفەیەتی بۆ کیلۆیەک، پرۆژە هەیە 4000 ڕوعبێک. جیاوازیەکە بەپێی کارەبا و مەسروفی گاز و بەپێی گەورەی پرۆژەکە و بەپێی شێوازی بەکارهێنانی عەلەف کولفەکان دەگۆڕێ، ینی سابت نییە. لە پرۆژە بۆ پرۆژە جیاوازی هەیە. باشە. ئەو بەرهەمە چۆنە؟ ئایا لە هەرێمی کوردستانە ئەو بەرهەمی ماسی کە لە پرۆژەکانە هەیە بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکە بەرهەمەکە؟ ئایا باشە کوالیتێکی جیاوازترە بەپێی بەخێوکردن و پێگەیاندنەکەی چ گۆڕانکاریەکی یاخود چ جیاوازیەکی هەیە لەگەڵەوەی ناوەڕاست و خواروی عێراق؟ بەتەکید کوالیتی گۆشتی ماسی لای خۆمان شکر بۆخوا کوالیتێکی زۆر باشی هەیە بە حکمی هەڵکەوتەی جوگرافیە و ئەو ئاو کەش و هەوایی کە خی گەورە ینی داوەتی پێمان وە کوردستان کە لەو جەوایانجەوێکی تایبەتە بۆ بەخێوکردنی ماسی لە ڕووی کوالیتیشەوە دەتوانین بڵێ ماسیەکەمان کوالیتێکی زۆر باشە و لە تام و بۆنشا هەم بێبۆنە و هەم تامی زۆر خۆشە. لەبەر ئەوە ئەگەر تەمەشا بکەین لەگەڵ ئەوەی ماسی ئێرانی کە داخلەکرێ ینی سعری کەمە، بەڵام ئێشتا خواز لەسەر ماسی خۆمان زێترە وەک لە ماسی ئێرانی کە لە کاتێکا لایوان ینی سعری ئەو ماسی کەمترشە. ئەو بەهۆی کوالیتی تام و شێوازی بەخێوکردن و ئیدارەی ماسیەکەیە لە کوردستان کە دەبێت شێوازە بەخێوەکرێ کە یعنی دەتوانین بڵین لە باشترین کوالیتی گۆشتایە ئێستا دابینیەکە. باشە کاک بەشدار، بڕیارێک هەیە بۆی کە ئەو حەوزانەی لە داخوق هەیە بڕوخێنرێ لا ببرێت، ئەوە کاریگەری دروستەکە لەسەر نرخی ماسی لە هەرێمی کوردستان؟ بەتەکید ینی چەند ساڵ پێش ئێستا حەوزەکان بەشێکیان تێک دران و بەشێکیان دووبارە بنیان درانەوە ئیتر بە هەر هۆکارێک بێ ڕێگەیان پێدان. لە ئێستاە دووبارە ئەو پرۆسەیە دەستی پێ کردوتەوە بە حکمی ئەوەی کە لە ترسیەوەی ماسیەکانیان پرۆژەکانیان زیاتر تووشی زەرەر نەمن و تێک نەدرێن و خەسارە نەکەن بە سەریعی ماسی خەنە بازارەوە. ئەوەش هۆکارێکە بۆ دابەزینی سعر، بۆ گوتم لەبەرەوەی ماسێکی زۆرە خرێتە بازارەوە، لەبەر ئەوە تەڵەب دادەبەزێ کە تەڵەب دابەزی ینی چۆن دەڵی تەسیری لەسەر سعر دەبێت و لای خۆشمان سعری دادەبەزێت. بەڵام لە ئێستا بەدواوە بەخۆشی خۆشحاڵیە، ینی لە ئێستا بەدواوە سعر وردە بەرەو بەرزبوونەوەیە، بەو مانایانە کە خەڵک نەتوانێت ماسی بکرێ، بەو مانایی کە یعنی فەلاحش زەرەنمەند نەبێ و بتوانێت ینی ئیسفادە لەو پرۆژانەی خۆی بکا و بەردەوام
پرۆژەکەی گەورە بکە فراوانتری بکات لە ئێستا بەدواوە لە بەرەوەی جەو ساردا بە تەکید گۆشتی ماسی تەڵەبی زێتری لەسەر بێ و زێتر دەخورێ بۆیە لە ئێستا بەدواوە سعر بە وردە وردە بە شێوەیەکی دەتوانین پلیکانەی بەرز دەبێتەوە. باشە کاک بەشدار ماشەڵا بارانەکەی پشتی تۆ زۆر بەخڕوە لێرەوە دەنگیەت ئەوە چەند ڕۆژێکە بارانە بارێ بەڵام لە ماوەی ڕابردووە وشکە ینی وشکی هەبوو یاخود باڵێن بارانبارین دواکەوت مەترسیەوە بوو کە وشکە ساڵی دروست بێت ئەوە چ کاریگەریەکی هەبوو لەسەر بەرهەمی ماسی بە تەکید کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرهەمی ماسی هەیە لەبەرەوەی کە گوتت ماسی یعنی ئاو کە سەرچاوی ئاومان کەم بوو تأکید بەرهەمی ماسیشمان کەمە بێ خاصەتەن لەبەرەوەی شێوازی پرۆژەکانی ئێمە پرۆژەی خۆڵە پێویستی بە ئاوێکی باشەیە دەتوانین بڵین بە کەمبوونەوەی ئاو سەرمایی ماسیشمان کەمە بێت یان دەتوانین بڵین بەرەو کەمبوونەچین ڕاستە هەندێک پرۆژە هەیە یعنی دەتوانین بڵین لە کاتی بێ ئاویشا دەتوانین ماسی بەرهەمبێنین بەڵام بەو ڕێژە زۆرە و بەو قەبارێنە. بەڵێ بەڕێز بەشدار عوسمان سپۆڕی بەخێوکردنی ماسی و خاوەنی پرۆژە لە تەقتاق سپاس کە لەگەڵمان بووی.